ساڵانە لە مانگی ڕەمەزاندا لە ڕێگەی زەکات و سەرفترەوە بەدایان ملیۆن دلار کۆ دەکرێتەوە، بەڵام بەوتەی بەرپرسانی وزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی قۆڕکاری تێدا دەکرێت. بۆ ئەوەش وزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی پرۆژەیەکی 54 مادەیی بە ناوی سندوقی زەکات ئامادە کردووە و ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی کردووە بۆ پەسەندکردنی. وتەبێژی ئەو وزارەتەش دەڵێت ئەو پرۆژەیە لەلایەن خەڵکی شارەزا و پسپۆڕە ئامادە کراوە و پرۆژەیەکی شەرعیە و لە ڕێگایەوە هەژاری بە ڕێژەیەکی بەرچاو لە هەرێم کەم دەبێتەوە. ئەگەر بێت ئەو پرۆژەی جێبەجێ بکرێت لە هەرێمی کوردستان ئێمە ساڵانە 10 ملیۆن دلار لە پارەی زەکات و سەرفترەکۆ دەکەینەوە و لە ڕێگای کەناڵ و ناوەندی جیاجیا دابەشی دەکەین بەسەر هەژاران و نەدارانی ئەو وڵاتە. ئەمە پرۆژەیەکی زۆر استراتیجی وزارەتی ئەوقاف بەردەوام کاری لەسەر دەکات، چاوەڕێی ئەنجومەنی وەزیرانی بەڕێز دەکەین بۆ بڕیاری لەسەر بدەن و فەرمانی لەسەر بدەن ئەم پرۆژەی ڕەوانی ئەنجومەنی وەزیران بکرێت. بە جێبەجێکردنیشی دەتوانین بڵێن ڕێژەی هەژاری لە وڵاتەکەماندا بە شێوەیەکی بەرچاو کەم دەبێتەوە. بەڕێبەری دراسات و توێژینەوە لە وزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیش دەڵێت ژمارەیەک لە حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی پارتە ئیسلامیەکان کۆکردنەوەی زەکات و سەرفترەیان قۆڕ کردووە و بۆ مەسەلەی سیاسی و شەخسی خۆیان بەکاری دەهێنن. ئەو قۆڕخەیکەوە چەند لایەنێک بۆ گردەوەکردنی سەدەقە و زەکات بۆ خۆیان کە بەداخیشەوە بەپێی زانیاریەکانی ئێمە کۆمەڵی لایەن هەن کەوا ئەو زەکاتانە کە وەرئەگرن بۆ ئەندامەکانی خۆیان بەکاری دێنن. بۆ نمونە لایەنی وا هەیە پاری زەکاتی کۆ کردوتەوە لە ئەندامەکانی چوون خوێندنیان پێتەواو کردووە کە مستحقش نین. فبۆیە ئەم بابەتە ئەگەر بێت و حکومەت سەرپەرشتی بکە کارێکی زۆر پیرۆزە. بە جۆرەی ئامارانە ڕسمیەکان ساڵانە لە مانگی ڕەمەزاندا لە هەرێمی کوردستان نزیکەی 70 بۆ 90 ملیۆن دلار لە پارەی زەکات و سەرفترە کۆ دەکرێتەوە، بەڵام ئەو پارەیە بە وتەی خەڵکانی شارەزا و ئاگدار لەو بابەتە ناگاتە دەستی ئەو کەسانەی کە هەژار و کەم دەرامەتن. بۆیە بە وتەی لە برساوانی وزارەتی ئەوقاف دانانی ئەو سندوقە باشترین میکانیزمە بۆ ئەوەی بگاتە دەستی ئەو کەسانەی کە شایستەی زەکات و سەرفترن. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.